سلااو ڕێز و خۆشەویستیم هاوڕێنی خۆشەویستم بەخێر بێن باڵقەی چونێ بەرنامەی سفر یەک ژیری خۆشەویستانم چەناڵێکی یوتیوبم بەهێناون بەناوی E7 Gaming کە زۆربەتان لەوانەیە ئاشناوێن بەوە کەسانی کە ئاشنای نینە E7 Gaming پێشتر پەیجێکی بەناوبانجی فەیسبووکیان هەیە ئێستاش حالیان منمە بەڵام ئێستا چەناڵێکی یوتیوبیشیان دروست کردێ بۆ خزمەتکردنی زیاتری بواری ڤیدیۆ گەیم چەناڵەکەیان هەفتانە 3 بۆ 5 ڤیدیۆی زۆر کواڵیتی بەرز بڵاو دەکەنەوە تریلەری یاریەکان بە کواڵیتی 4K 60 فریم بە ژێرنووسی کوردی بڵاو دەکەنەوە وەروە یاریەکان بە زمانی کوردی بڵاو دەکەنەوە پارت تەنانەت سەرجەم ئەو یاریانەش دەکەن کە زۆربەی یوتیوبەرەکانی وەکو ئێمە ناتوانین بیکەین یاخود نایکەین ئەوانە چناڵەکەی خۆیان بڵاوی دەکەنەوە واتە چناڵێکی تایبەت بە گەیمپڵێی و بواری ڤیدیۆ گەیمە بە کواڵیتیش یەکجار بەرز بەڕاستی E7 Gaming زیاتر مەبەستیان کواڵەتیە نەک ژمارەی ڤیو لایک و شتانە بەڵام پێویستیان بە پشتگیریە بەڕاستی پشتگیریەکی زۆر باش حەز دەکەم چناڵی ژیر ئەو کەسانی سابسکرایب چناڵ ژیریان کردێ بسن E7 Gaming سابسکرایب بکەن لایکی ڤیدیۆیان بکەن بۆ ئەوەی کواڵەتی بەرزتر و باشتریش لەناو یوتیوبی کوردی بەردەست بی وەروە ئەو چناڵە گەورەتر بی زیاتر خزمەتی ئێوەی خۆشەویست بکە لیکی چناڵی E7 Gamingم لە دیسکریپشندانەیە لێکەم کۆمنتی ئەو ڤیدیۆیش ئاماژەی پێ دەکەمەوە بڕۆنە لایەن بڵێن لەلایەن ژیرەوە هاتون سەپۆرتی خۆتان نیشان بدەن زۆر سپاسی یەکە بێکەتان دەکەم پشتگیریەکی گەورەی E7 Gaming دەکەن وەرا پشتگیریەکی گەورەی چناڵی ژێریش دەکەن زۆر سپاس بۆ چناڵی E7 Gaming بۆ سپۆنسەریکردنی ئەو ڤیدیۆیە تاکە پشتگیری لە بۆ چناڵی ژێر تەنیا داگرتنی دوگمەی لایک و سابسکرایبە تکا دەکەم لایککەن کۆمنت بکەن بعدەست بە هەواڵەکانی ڕۆمانکەین یەکەم هەواڵش دەمێ باسی بکەم بە باسی PlayStation Plus بکەین سێ یاری زۆر سەیر لەلایەن سۆنیەوە بە حساب ئاشکرا کرا و بە شێوەیەک لە شێوەکان ئاشکراکەوە بە شێوەی بلۆگ پۆست نەبوو بەڵکو لەناو ماڵپەڕی سۆنی چەند کەسێک دۆزیانەوە یاریەکانیش کواڵەتیان لەوانەیە باشترین مانگ نەبی لە بۆ PlayStation Plus من پێم وایە مانگەی خراپدا ئەو یاریانە زۆر باش نینە یاریەکانی یەکەشیان Plant vs Zombie Battle of Neighborville کە باشترین یاری Plant vs Zombie نییە یەکێکە لە یاریە مام ناوەندەکان Tennis World 2 هەیە تۆر هەیە بەشی دووەم کە پێم وایە یاریی ئۆکیە زۆر خراپ نییە بۆ کەسانی حەزیانە تێنسە یاریی خۆشە بەڵام ئەگە حەز دەوەرشی نەبی و یاری زۆر باش نییە و یاری سێمش کە تایبەتێ بە PlayStation 5 Hunters Arena Legends کە زۆر بەلامەوەگرینی بزانم یاریی تەنیا MMO ئۆنلاینە مالتیپلێرەوە بزانم بەلامەوەگرینیە بەڵام یاریەکانی پڵەز و مانگە زۆر ڕامنێ نییە بە شێوەیەکی چۆن دەڵێ لیکراوێنێ لەناو ماڵپەڕی سۆنی هەبوو بەڵام ئایا سۆنی دەیگۆڕی نایگۆڕی نازام لە بەرەوەی دەنگدانەوەی گەوری نگەتیڤی دروست کرد لە تویتەری ئاگام لێ بوو خەڵکەکی زۆر دەی ناڕازینم هیوادارم سۆنی لەوانە یەک یاری دوو یاری بگۆڕینانە شەهرەمان ئەو لیستەبی بێن بۆ چوونی ئێوە بگرم پێتان وایە PlayStation Plus لە چەند مانجی ڕابردوو زۆر باشی هاتیە زۆر یاری باشیاندانە بەڵام یەک دوو مانگە هەست دەکەم تۆزە کواڵەتی لاینەپەکەی خۆیان هینایتە خوارێ لە بۆ گەیم پاسی گەورەترین یاری کە لە گەیم پاسی بەردەست دەبی بۆ کەسانی Xbox Series X و S یان هەیە هاوڕێنی خۆشەویستم یاری Microsoft Flight Simulator بەردەستە کە من خەریکی تۆمارکردی ڤیدیۆیمان لە بۆی چەند شوێنێکی جیاوازی جیهان تاقی دەکەینەوە کە تاوەکوستە یاریم نەکردێ پێشتر ویستم لەسەر پیسێکی خۆم تاقیکەمەوە بەڵام دەمتوانی یاریەکە بکەم بەڵام نەمتوانین ڕیکۆردی یاریەکە بکەم وەرە پیسەکەم زۆر بەهێز نییە بەقوت نییە بەڵام ئێستا الحەمدولله سپاس بۆ خۆی پەروەردگار و سپاس بۆ ئێوەی خۆشەویست پشتگیریەکانی ئێوە ئێستا خاوەنی Xbox Series X-ینە دەتوانین یاریەکە تاقیکەینەوە ئینشاڵڵا چەند ڤیدیۆیەکی جوانتان لە بۆ دروست دەکەم یاریەکە ئێستا لەسەر گەیم پاس تا هەتایە لەسەر Xbox Series S و X بەردەستە حاڵەتی ناخۆشم پێیاڕێن ئەو کابرایی کە چەندین مانگە هەواڵەکانی GTA 6مان لە بۆ بڵاو دەکاتەوە لە ماڵپەڕی ڕێدت کە چەندجا پێتانم وتی کە نەخشەی یاری GTA 6 لەوانەیە هەر لەسەر هەمان نەخشەی ڤایستی بیتن کە بازی گۆڕانکاری لە زەمن دەکاتن لەوانێت چەند کارکتەرێکی کۆن بگەڕێنەوە یەک لەوانە کە تۆمی بوو وتمان تۆمی لەوانەیە بگەڕێتەوەی ڤایستی ئەو کابرا لەو هەفتەیە هەواڵێکی بڵاو کردەوە دەڵێ سەرجەم ئەو هەواڵانەی کە بەخۆی ئەو بڵاوی کریتەوە هیچی ڕازنیان بەتاخەوە تەنیا بۆ خەڵکی ڕابواردیان و زۆر جاریش هەواڵی وامان هەبوو کە تەنانەت وای لێ هاتبوو دەماوت لەوانێ ڕۆکستار لەناو ڕۆکستاری ئەو خەبەرە هات قسە لەگەڵی کارمەندەکانی ڕۆکستاری کردێ بەڵام ئەو کوڕا لەو هەفتەیە بڵای کردەوە کە تەنیا ویسیتی دەنگدانەوە لە تۆڕ کۆمەڵاتیەکان دروست بکە تاوەکو ڕۆکستار پەلە بکەن لە دروستکردنی یاری GTA 6 ئەو کابرا ڕایگەاندم بۆی پێتان دەڵێم و دوایە ئەگەر ئەمن خەبەرەکەم لەسەری بڵاو کردبییتەوە کەسێکی دیکە لە هەر شوێنێک لە پۆستێک لە ڤیدیۆیەکی یوتیوب بینیتان لە هەر شوێنێک بینیتانە سەرجەم خەبەرەکانی GTA 6 هەرەمووی ناڕاست بووە ئەوە قسەی ویە لەوانەیە قسەش ڕاست نەبی لەوانەیە قسەش ڕاست بی ئەو کابرای مەپەڕێت بەڵام کێشەکە لەوەی دەیە ئەو کابرای پێشترکە و دەنگویانەی بڵاو دەکردەوە لەسەر GTA 5 لەسەر زۆر یاری دیکە سەرجەم دەنگویەکانی زۆربەی زۆری نارم سەزان بەڵام زۆربەی زۆر ڕاست دەچن بەڵام ئەو جارە خۆی دەڵێ ئەو دەنگویانەی کە بڵاوی کریتەوە تاوەکو ئێستا هیچی ڕاست نییە تەنیا ویسیتی خەڵکی هەڵخەڵەتێنی و دەنگدانەوە دروست بکە ڕۆکستار بە جواب بێ و ترێلش GTA 6مان پێ نیشاندە بەڵام ئەوە یەک دەنگۆی
یەو کابرای نییە کە لە هەفتەکان ڕابردوو باسمان کرد ئەویژەوە بکەوە یاری GTA 6 تاوەکو ساڵی 2023 بڵاو ناکرێتەوە ئەوە پەیوەندی بەو کابرایەوە نییە ئەوە کەسەکی دیکە و دەنگۆی بڵاو کردیتەوە واتەیەک لە دەنگۆیەکان ئەگەری ڕاستبوونی هەیە بەڵام ویستم ئاگدار بن کە ئەو کابرای لە ماڵپەر ڕێدت ڕاگەیاندکەوە هیچی دیکە هەواڵ لەسەر GTA 6 بڵاو ناکاتەوە جا بێگومان لیکەری دیکە هەیە دزەپێکەری دیکە هەیە کە ئەگەر خەبەر هەبوو لەسەر GTA 6 هەفتەکانی داهات و ئینشاڵڵە بۆتانی باز دەکەم. لە هەفتەی ڕابردوو یەکێک لە گەورەترین ئەپدەیتەکانی GTA ئۆنلاین بەردەستخرا بناوی لۆس سانتۆس ترنرز کە گەرازێکی تایبەتە دەتوانین چەندین مشینی لە ناوان جام بدەیت مشنەکانیش بریتین لەوەی سیارەیەک لە شوێنێکە بچی بیتزی یاخود بیهێنیتەوە لە دەستی پۆلیسەکەی من هەندێکم تاقیکردەوە لەسەر پلەیستیشنی پێم وابوو مەرحەلەکانی ئەو ئەپدەیتە نوێی خۆشن بەڵام گرنگەکەی لەوەی هەر کەسێک ئەو ئەپدەیتە ئەنجام بدە یاخود بستە ناو ئەو لۆس سانتۆس ترنرسەی بڕی $250,000 بە خۆڕایی وەردەگری $250,000 ناو یاری GTA 6 ناو یاری GTA 5 نەک GTA 6 فێشمەسە GTA 6 هاوڕیان ئەگەر GTA ئۆنلاین دەکەی پلیستیشنت یا خود Xbox یا PC هەیە GTA ئۆنلاین تاقی دەکەیتەوە بڕۆ ناو لۆس سانتۆس ترنرز گەراجەکەی بکڕە کە گەراجەکەی دەکڕی گەراجەکە تۆزە گرانە من نزیکی ملیۆنێک شتێکم پێدا بەڵام کاتە کە گەراجەکەی دەکەی ڕاستەخۆ ڕۆکستار $250,000 بە خۆڕایی پێدەدا و بۆ گەیمەرانی پلیستیشنیش ئاگاتان لێبی مانگانە $1 ملیۆن ناو GTA 5 یاخود GTA ئۆنلاین بە خۆڕایی وەردەگرن دەتوانشتی پێ بکڕن من تاوەکو نزیکی 10 ملیۆن تاوەکو نزیکی 6 ملیۆن 7 ملیۆن دلارم کۆ کردیتەوە لە ڕێگەی GTA ئۆنلاین و ڕێکەوتنەکان لەگەڵ پلیستیشنی جا ئاگاداری ئەو شتانە بن لەوانەیە پارێکی باش کۆکەنەوە بتوانن شتەکانی ناو GTA 5 خۆتان یاخود GTA ئۆنلاین خۆتان باشتر و جوانتر بکەن یەکێک لە گەورەترین دزەپێکەرەکانی یاریەکانی فیفای کە تەنانەت ئەو ئاخر قسە لەسەر فیفا 22 ئەوە بووکەوە زۆربەی تایبەتمەندەکان تابەدەن بە پلیستیشن 5 PlayStation 5 و Xbox Series ئەو قسەش ڕازەچوو هەمان کابرا هەڵسایە دەڵێ یاری فیفا 23 یاخود لە دوای فیفا 22ەوە یاریەکانی فیفا وەکو فوتبۆڵی دەبنە فری تو پلی واتە دەبنە بە خۆڕایی بە تەواوەتی جا بێگومان ئەوە خەبەرێکی گەورەیە لەوانەشە ڕاست دەرنەچی تەنیا دەنگۆیە بەڵام من پێم وایە EA زەحمەتە و کاری بکە لەوانەشە بیکە ئاگابێت و فوتبۆلز کە بە تەواوەتی فریە لەم پاییزی سەبڵاو دەکرێتەوە ئەگە سەرکەوتوو بیۆ مۆدێڵە ئەکید بن لەوەی فیفا 23 یاخود بەشێک لە فیفا 23 بە تایبەتی مۆدی ئەڵتیمەیتەکەی یانە فیفا ئەڵتیمەیتەکەی بکاتە فری تو پلی گەیمەران بتوانن بە خۆڕایی فیفا ئەڵتیمەیتین بەکاربینن بەڵام پێویستە پاکەکان بکڕیتەوە و یاریزانی باش لە بۆ دەربچی واتە بە خۆڕایی ناتوانانی یاریزانی باش وەگری تەنیا بە پارە دەتوانانی وەگریت چکە بەڕاستی مۆدێڵی فری تو پلی بەو شێوازەیەکەوە تۆ پارە نادەی بەڵام بۆ باشترکردنی کارکتەرەکانت یاخود یاریزانی باشتر مەسەرەن لە یاری ئۆنلاین پێویستە پاک بکڕی مایکرۆ ترانزاکشن بەکاربێنێتە پارەدان بەکاربینی تاوەکو یاریەکە قازانجی لێ بکە و بە پێ قسەکانی ئەو کابرایبی فیفا 23 لەوانەیە کۆتا فیفا بیتن لە ژیاندا بڵاو بکرێتەوە تەنیا لەوانە یاریەکە بتە فیفا واتە فیفا 23 نەبی تەنیا فیفا بیتن بەڵام بەردەوام ساڵانە ئەپدەیتی نوێی لە بۆ بێتن وەکو یاریە فری تو پلیکان وەکو فۆرتنایتی وەکو ئایپێکس لەجنسی سیزنیان لە بۆ بێ سیزنی 1 2 3 4 ئەو هابە شێوازەی قسەکردن لەسەر فیفای بابێن باسی فوتبۆڵ بکەن هاوڕە فوتبۆڵ کە پێشتر یاریەکە PS بوو کە کۆنامی خاوەندارەتی دەکە چەندین ساڵە هەیە بەڵام بە کۆتایی کۆنامی ئەو یاری ڕاگرت کات خۆی بناوی وین 11 بوو دووە بۆ PSP هەرچەندە دەڵێن دو یاری جیاوازم بەڵام بە ئەساسە وین 11 و PS یاری نا بەڵام کۆنامی لە چەند وڵاتێک وینینگ 11 بەکاردێن لە چەند وڵاتێک PS بەکاردێنە ئێستا بە تەواوەتی ناوەکەی PS نەما بۆ فوتبۆڵ یاریەکە فری تو پلیە بە تەواوەتی بە خۆڕاییە بەڵام لەوانەیە بۆکوتم پاک و مایکرۆ ترانزاکشن شتانی تێدابی گەیمەر بتوانی یاریزانەکان بکڕی یاخود هەندێک جۆرەشتی تێدا کە بە پارەیە و بەردەوام سیزنی نوێشی لە بۆ دێ سیزنی یەکەم و دووەم و سێم چارەم کە دەڵێن لە پاش مانجی یەکەم کە یاریەکە بڵاو بۆ سیزنی یەکەمی لە بە بەردەست دەبی وەکو باتڵ پاس دەبیتن دەتوانی پارە بدەی مانگانە یاخود مانجی $10 دەدەی یاخود لەگەڵ هەر وەرزەکی $10 دەدەی یاخود $7 دەدەی ئەو سیزنت لە بۆ دەکرێتەوە پێم وایە مۆدێڵێکی سەرکەوتوو دەبی لە بۆ PS چوە بەڕاستی PS نافەسەی فیفای پێ نەدەکرێت لە ڕێژەی فرۆشەوە من باسی کواڵەتی یاریەکە و گەیمپلی یاری ناکەم چکە بەڕاستی یاریزانی سەرسەختی فیفا و PS نیمە ناتوانم ئەو مقارنەیە بکەم بەڵام زۆر خەڵک هەیە دەڵێن
FPS ڕووی گەیمپڵی زۆر شتی یاخود لە ڕووی گرافیکەوە لە فیفای باشتر بووە هەیە دەڵێ فیفا لە ڕووی گرافیک و گەیمپڵی باشتر بووە بۆیە ناتوانم ناقەشەی بەڵام دەتوانم بڵێم PS ئەو فرۆشەی نەبووە لە چاو فیفای زۆربەی نادیەکانی لەدەست دەدا ساڵانە چەندین نادی لەدەست دەدا چەند هەندێکی هەرمایە مثلا میلیۆنە میسی مایە بەشڕانەی مایە بەڵام بەرەبەر لە دەستی دەدا بۆیەش مەجبور بوو کە ئەو هەنگاوە ببڕی ئەویش بوونە بە فری تو پڵی و ماگارە سیزنی نوێ لە بۆ بڵاو بگرێتەوە دڵخۆشی بە هەواڵە یاخودنا لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسن بابینە سەر EA Play هاوڕان لە هەفتەی ڕابردوو EA Play ئەنجام درا بەداخەوە من نەمتوانین لایڤ ستریمەکەی مامەزانە و مامە حەمە و مامەمیری بەشداری بکەم بەڵام ئاگادار بووم و لە کۆمنت لەگەڵیان بووم مسکۆم بەڕاستی من لە دەرەوەی هەولێر بووم نەمتوانی بەشداری بکەم بەڵام دەمێ باسی چەند شتێک بکەم کە لەناو EA Play من بەدڵم بوو یەکیان ناکاوت سیتی بوو ئەو یاریە فری تو پڵەیە کە تقریبان فریە جارێ بەڵام دوادەبتە پارە سیزنی دووەمی ئاشکرا کرێت کە چەند شتێکی نوێ تێدا پێم وابوو سەرنجاکیشە بەڵام یەکێک نین لەو یاریانەی کە من زۆر هۆگریمە یاخود زۆر لەلام هۆگریم بیتم بەڵام یاریشی خۆشە حەز دەکەم تاقی بکەنەوە ئەگە تاوە کوێستە نەتان کردێ با باسی یاریی نوێ بکەین بە ناوی Lost in Random یاخود Lost in Random ئەو یاریشی تاو نوێ یاریی پەزڵە چیرۆچیە سینگل پلێرە بە قسەی EA بیت مایکرۆ ترانزاکشنی تێدانیەوەتە پارەدانی تێدانی تەنیەک دەر یاریەکە دەکڕیتەوە و چیرۆکەش سەنجاچێشی هەیە باسی مەملەکەتە چی دەکات شەش بۆس مەملەکەتی بەڕێوە دەبن تۆ دەبی دانا بەدانەی بۆسەکانە ناو بی قسەکردنی کە تێدایە ستایلی ئارتەکەی هوەرەکەی زۆر بەدڵە بەڵام لەوانەشە یاریی زۆر باش نەبی یاخود زۆر باش جارە دیار نییە بەڵام ترێرەکەی سەنجاچێش بوو هەر حەزم کرد باسی بکەم بابین باسی گەورەترین یاری بکەین کە لە EA Play ئاشکرا کرا جگە لە Battlefield پۆرتاڵی بە باسی Dead Space بکەم بەڕاستی من عاشقی یاری Dead Spaceم و بەومە لەو ماوەی خەریکم ئەگەر کاتم هەبی یاخود ئەو کارەبایە هەبیتن یاری Dead Space تاقی دەکەمەوە چکە بەڕاستی هاوڕێن لەبەر کارەباش ناتوانم ڤیدیۆی زۆر تۆمار بکەم بەڕاستی چوە کارەبانیە ئێستا حالیان و ئاگرم تێبەر دەبیتن ناتوان ڤیدیۆ تۆمار بکەم Dead Space خەریکم لە Xbox Series هەندێک مەرحەلەکانی بدایەتیم کردی خەریکە بەربەر عاشقی و یاری دەکەم چکە چیرۆکی یاریەکەی زۆر نازدارە و گەیمپڵەیەکەشی زۆر کۆن نەبووە بەڵام یە ڕاگەیاندکەوە یاریەکەیان ڕیمەیک کردیتەوە ئێستا بە کواڵەتیە کە EA بەخۆی دەڵێ بە جوانترین و باشترین کواڵەتی یاری لە مێژوودا مێژووی خۆیان نەک مێژووی یاریەکان دروستیان کردیتەوە بە ئینجینی فرۆستبایتیەوەتە ئەو ئینجینێک کە Battlefield و یاری زۆر حسازم یاری تقریبا توان بڵێم زۆر هەر زۆر یاریەکانی EA پێ دروست دەکرێت چیرۆکەکەی تۆزێک دەستکاری دەکرێت زۆر ناب ئەوەتە هەمان چیرۆکی ئۆریژناڵەکەی دەبێت Dead Space قەدیمی دەبی بەڵام تۆزێک دەستکاری دەکەن هەندێک میکانیکی نوێ لەوانەیە زیاد بکەن گەیمپڵەکەی تۆزێک باشتر و جوانتر بکەنەوە یاریەکە تەنیا لەسەر PlayStation 5 و Xbox Series و PC بەردەست دەبێت واتە ئەو یارە نێکس جیانەوەی داهاتووە لەسەرنەوەی ڕابردوو لەسەر PlayStation 4 و Xbox One بەردەست نابێت Dead Space کردیت نەتکردێت کاتەکەم لە کۆمنت بۆ چوونی خۆتان بنووسن زانیارێکی نوێمان لەسەر ستیم دێکەکەی بەدەستکەتیە ئەو ئامێری لە هەفتەکانی ڕابردوو باسمان کرد کە کۆمپانیای Valve خاوەنی فرۆشگای ستیم دروستی دەکاتن کە پیسێکی هاندهێڵدا واتە پیسێکە وەکو نیتندۆ سویچی توانین لەگەڵ خۆت بیبیتە دەرەوە نزیکەی 2 ساعت بۆ 8 ساعت کارەبا ئەنی شحنت پێدەدە تاوەکو یاریەکان ئەنجام بدەیت و یاریەکە پلتفۆرمێکی کراوەیە واتە دەتوانی ستیمی لەسەر دابنی چۆن دەڵێ ویندۆزی لەسەر دابنی چکە بەڕاستی بەخۆی سیستەمەکەی ستیم OS بەڵام دەتوانانی ویندۆزی لەسەر دابنی و دەتوانانی لەگەڵ شاشەیەکی کۆمپیوتەر ڕەتیکەی وەکو کۆمپیوتەر بەکاری بینی دەتوانانی فرۆشگایەکانی دیکە یاخود لانچەری دیکەی لەسەر دابنی یاری دیکە تاقیکەیتەوە بە ئارزوی خۆت ئیمیلەیتەری بەکاربینی زۆشتی بەکاربینی تەنانەت یاریەکان پلەیدویل بە ئیمیلەیتەر لەسەر ئەنجام دێت کەشتێکی زۆر سەنجاچشە بەڕاستی من حەزم لێ جیازە شووامی گادۆڤار دەری بکەم زۆرم حەز دێ زانیارێکی نوێمان لەسەری بەرزکەتیە ئەو ئامێرە چۆن دەڵێ ئۆپشنەکی دەبی بە ناوی FPS limiter FPS limiter واتە ینی چۆن FPS سنووردار دەکات وا دەکە کەەوە FPS واتە frame rate per second یاخود فرێمێک لە چرکەیەک سنووردار بکە مەسەرەن ئەگەر یاریەکە خۆی 6 فرێم بیلوانە یاریەکە ئەو کۆنسۆڵە یاخود ئەو هاندهێڵدا گەیمەکەی بکاتە 30 فرێم تاوەکو شەحنت کەمتر سەرف بەڕاستی ئەوە شتێکی باشە زۆر یاری هەیە لەوانەیە مەسەرەن حەز نەکەی بە 6 فرێم حەز دەکەی بە 30 فرێم یاریکەی تاوەکو شەحنی باشتر بی ئەو ئۆپشنە دەداتێ ستیم دێک تاوەکو بتوانی شەحنی بپارێزی چکە بەڕاستی شەحنەکەی دەڵێت 2 ساعت لەوە 8 ساعتەکەواتە زۆر یاری هەیە یاری گەورەکانەکەیت بە 2 ساعت 3 ساعت شەحنەکەی کاول دەکەن پاتریەکەی وێران دەکەن نامینێ تۆ ناتوانێت دەرەوەش بەردەوام بە پاوەرەوە یاری بکەی مەسەن دوگمەی پاوانی چۆن دەڵێ پاوەرەوە کاری بەڵام لەوانێ بتوانی بە پاوەر بانکێکی باش بتوانی یاری بکەی کاوەش لەوانێ شتێکی باش بی ستیم دێک تاوای پری ئۆردەرەکان فرۆشەنە ئەستا هیچ دانەیەک نەما دەبێت چاوەڕێ بکەین بۆ کەسانێکی کەسە چوچی من چاوەڕێ بکە تاوە کۆتایی ئەو ساڵ دووبارە ئەگەر بێت و لە فرۆشگاکان بەردەست بیتەوە بتوانین بیکڕین نرخی شێرزانیە لە $400 دەست پێ دەکات
بابێ مەسەر هەواڵەکی نوێ هاوڕێیان لەسەر State of Play هاوڕێیانی خۆشەویستم God of War Death Stranding و هەروەها یاری GTA 5 Enhanced Edition یاخود GTA 5 PlayStation 5 و Xbox Series پێشبینی دەکرێت لە State of Play داهاتوو کە بەپێی دەنگۆی نوێەکانبی لە 8 ئەنجام دەدرێت هەرچەندە ئەو دەنگۆیە پێشتر دەوترێت لە 7 ئەنجام دەدرێت بەڵام 7 کۆتایی پێهات و State of Playمان نەبینی بەڵام پێشبینیەکان بەو شێوازەنە کە لە مانجی 8 ئۆگست واتە 8 یاخود هەر لە مانجی 8 بەگشتی سۆنی State of Play گەورە ئەنجام دەدە لە بۆ سیاری لە بۆ God of War Ragnarok یەکەم تریلەر و گیم پلی لەوانەیە ببینین یاخود تەنیا تریلەری بین یاخود گیم پلیی دەخولەکی ببینین و هەروەها Death Stranding زیاتری لێ ببینین Death Stranding کە بەڕاستی گەیمەرەکی یەکجار زۆر عاشقی ئەو یاری نینە بەڵام من یەکم لەو کەسانێ حەزم Death Stranding لەسەر PlayStation 5 تاقیم نەکریتەوە چاوەڕێ ئەپدەیتە نوێیە دەکەم کە بەنای Director's Cut یاخود Director Cut دەمەوێت ئەو ئەپدەیتە لەسەر PlayStation 5 تاقیکەمەوە تاوەکو بە گرافیکێکی باش چیرۆکە نوێیەکانی تاقیکەمەوە هەروەها هەر لەو State of Play کە دەنگۆ هەیە یاری GTA 5 یەکەم گیم پلی PlayStation 5 لەسەر ببینین کە بە قسەی دەنگۆیەکانی یاریەکە دەبتە 4K 60 فریم GTA Online دەبتە 4K 60 فریم هاوشێوی PC دەتوانانی یاری بکەیتەوە دەرێن کواڵیتەکەی لە PCش بەرزتر دەبێت بەرەوەی ئەگە PCی زۆر زەبەلاح و باشت نەبی ناتوانانی بە 4K یاری بکەیت لەسەر PC بەڵام بە PlayStation 5 و Xbox Series یاخود بە PlayStation 4 دەتوانانی بە 4K زۆربەی یاریەکان تاقیەوە بەڵام ئەو GTA 5 نوێیە یاخود Enhanced Edition ئەپدەیت کراوە تەنیا لەسەر PlayStation 5 و Xbox Series بەردەست دەیواتە کواڵیتی ئەو یاریە لەسەر PlayStation 4 و Xbox One گۆڕانکاری بەسەر نێ لەوانێ پاچ بکرێ ئەندە گۆڕانکاری بەسەر دابێ بەڵام گۆڕانکاری کواڵیتی بەرزکردنەوەی فریم ڕێت تۆشتانە نابێن هاوڕێیان وەکو پێتان دەڵێم ئەوە تەنیا دەنگۆیە مانجی 8 لەوانەیە ئەنجام درێ من وەکو خۆم پێم وایە مانجی 8 یاخودنەوە سۆنی کۆنفرانسێکی 100% ئەنجام دەدا ئەکید بنەوەی ئەو ساڵ گیم پلی God of War هەر دەبینین لەگە هیچدانە دەی ببینین لەبەرەوەی یاریەکە بەپێی دەنگۆیەکان بی لە مانجی 4 بڵاو دەکرێتەوە مانجی 4 2021 چۆن یاریەکە لە مانجی 4 2018 بڵاو کرایەوە کە ئەویش دواخرە چۆت مانجی 4 ئەگەر بڕیار بوو مانجی 12 2017 بڵاو بکرێتەوە بەڵام دواخرە بۆ مانجی 4 2018 پێشبین دەکرین ئەو یاریش بۆ شێت چکە بەڕاستی مانجی 4 2021 هیچ یاریێکی زۆر زەبەلاحمانە کە تاوەکو ئێستا ئاشکراکرابی لەو مانگەی بڵاو بکرێتەوە ئەگەر سۆنی ئەو مانگەی یاخود ئەو وەقتی لە بۆ God of War Ragnarok تاقی دەرتەرخان بکە هیچ کۆمپانیا خۆی لەو کاتە نادا تاوەکو God of War نوێ بڵاو بکاتەوە ئەکید بن لەوەی ئەو مانگەی یا مانگەچکە 100% God of War نوێ دەبینین چەند سکرینشۆتەشی نوێ چەند شوێنێکی نوێ چەند ڤیددیوەیەکی بچووکی یاری Forza 5 بڵاو کرێەوە هەفتەی ڕابردوش هەندێک دەنگۆی نوێمان باس کرد بەڵام ئەو هەفتەیە با چەند شتێکی نوێتان نیشان بدەم کە لەسەر Forza 5 بڵاو کرێتەوە بێگومان زۆربەتان بینیوتانە بەڵام ئەو کەسانی نیان بینیوە نازانن Forza 5 لە منطقەی مەکسیکۆ دەبی یاخود نیو مەکسیکۆی نزیک سنووری ئەمریکا و مەکسیکۆ دەبیتن واتە لە تۆ سنووران دەبی بۆ شوێنەکان زیاتر سەحرایی پێوە دیارە بەڵام هەندێک شوێنی چتێدایە کە سەوزاییە دارستانە تەکنۆلۆژیایکی بەکاردێنن لەناو ئەو یاریکە دەکاتنەوە تەکنۆلۆژیای وێنەی ڕاستەقینە بە GPS کە جیریان وێنەی ئەو شوێنانە هەر هەمان ئەو وێنێ دەخاتە ناو یاریەکە واتە هەمان ئەو وێنانە دەبتەوە مۆدل 3D دەبتە تێکسچەر هەز ناکەی کە ئەوە ڕاستیە یاخود کۆمپیوتەرە کە تەکنۆلۆژیایکی زۆر نوێیە بەڕاستی بەکاربێتن پێشتر کۆمپانیای لە Unreal Engine 5 ئەو شتەی ئاشکرا کردکەوە تێکسچەری ڕاستەقینە وێنەی ڕاستەقینە لەگەڵ مۆدل 3D تێکەر دەکەن واتە مۆدلەکان بە 3D دروست دەکەن بەڵام بەرگەکەی وێنەکە وێنەی ڕاستەقینەیە بۆیە چاوی تو لێک ناکاتەوە کە ئەوە ڕاستیە یاخود کۆمپیوتەرە وا دەکە یاریەکە زۆر بەڕاستی بچی Forza هەموو کاتە بە گرافیک و کواڵەتی تێکسچەر و وێنە و شتەکانی بەناو بانگە ئەو جارە بە خطۆکی زیاتر دەستنە پێش هیوادارم شتێکی زۆر باش ئەنجام بدەن چکە بەڕاستی Forza 4 کە ئێستا تاقی دەکەمەوە یەکێکە لە یاریە هەرە قەشەنگەکان کە لە ژیاندا کردومە هەواڵێکی خۆش بەو کەسانێک کە PlayStation 5یان هەیە بۆ سزام ژمارەشیان کەمە بەڵام ئەو کەسان PlayStation 5یان هەیە دەتوانن 6 مانگ بەخۆڕایی تۆڕی Apple TV Plus بەخۆڕایی وەربگنە سەر PlayStation 5 ئەوەی پێویستە ئەنجامی بدەیت چیە دروستکردنی ئەکاونتێکی ئەپڵە یاخود Apple ID ئەگەر مۆبایلی ئەپلی بەکاردێنی یاخود آیپادی بەکاردێنی Apple بی ئەکاونتی Apple ID خۆت هەیە ئیمێل و پاسوۆرت هەیە لەسەر PlayStation 5 بەکەی ئیمێل و پاسوۆردەکەی داخل بکەی 6 مانگ Apple TV Plus وەردەگری Apple TV Plus وەکو Netflix و HBO Disney Plus
و ئەوانەیە چەندین فیلم و زنجیری تەلەڤیزیۆن تێدا هەرچەندە چۆن لایبرەریەکەی زۆر گەورە نیە فیلم و زنجیری زۆر تێدا نیە بەڵام زۆرشتی تێدا دەتوانن بە خۆتان تاقیکەنەوە بە خۆڕاییە چۆن ساڵانە ئەگەر بێت و مەسەن ئایفۆنێکی نوێ دەکڕی بەرهەمەش نوێ ئەپل دەکڕی ئەپل ساڵێک ئەپل تیڤی پلەست داتێ ئەگە پلەیستێشنیش هەیە دەتوانین بە خۆ دەستا بە خۆڕایی داخێت پلەیستێشن 5 هاوڕای نەک پلەیستێشن 4 بۆ کەسان پلەیستێشن 5 یان هەیە 6 مانگ بە خۆڕایی خۆتان دەتوانن بە کواڵیتی 4K سەیری فیلم و زنجیرەکانی ناو ئەپل تیڤی پلەسی بکەن. گەیمەرە چ ڕێد دەردەمشنی شتێکی زۆر سەیری دۆزیتەوە هەرچەندە لەوانەیە گلیچ بی هەرچەند لەوانەیە گلیچیش نەبی بەڵام ئەگە گلیچ بیتن گلیچێکی سەیرە ئەگەر ڕاستیش بیم شتێکی سەیریان ئەنجامدا ئەوش چیە یەک لە کارکتەرەکان یەک لە گەیمەرەکان دەستە شوێنێک کەوا ناو دارستانەکی ناو یەک لەو زەنگاوەکانە شوێنی زەنگاوەکان ستۆمەکان دەستە شوێنێ چۆن دەڵێ پیاوەکی دەدۆستەوە لەسەر ئەسپە چییە کە وەکو گۆستەکی دیارە وەکو تارماییەک دیارە وەکو جنۆکێک دیارە لە شوێنەکە هەیە بەڵام ون دەبی نامینێ جا پیاوە ئەو کەسە کە و ڕیکۆردی و گەیمپڵی کردیە دەڵێ زۆر ترسام لە نیوە شەو بوو ینی بە کاتی یاریەکەی لە نیوە شەو بوو و بە ژانی ڕاستیش لە نیوە شەو بۆ ئەو یاری کردیە سوتە ئەو شوێنەی کەسێکی وای دیتە لە ناکە ون دەبیتن دەرێ زۆر ترسام چکە بەڕاستی ڕێدەردەمشن دوو زۆرشتی ترسناکی تێدا نییە بەڵام هەندێک لە هەندێک شوێنی بە شەوەکەی بچێن شتی ترسناک ڕوودەداتن وەکو ڕێدەردەمشنیەکی نییە زۆمبیەکان نۆشتان تێداوی بەڵام هەندێک شتی ترسناکیدا ڕوودەداکە بەشە لەوانە لێ بترسێ. یوبیسۆفت بە فەرمی ڕایگەیان کە بەشی دووەمی یاری ڕێینبۆ سیکس سیج بەرهەم ناین و پێویستیش ناکە بەرهەم بین لاوانە شخصەکەیان تۆزێک ڕاست بیتن دەڵێن یاریەکە پلانەکەیان وایە وەکو فری تو پلی لێ بکەن بە خۆڕایی وا هەز دەکەم دەیانێت بیکەنە فری تو پلی وەکو فۆرتنایت و پەبجی مۆبایل ئەوانە هەموو وەکو وارزۆنی هەموو گەوێرە بتوان یاریەکە تاقەتەوە بەڵام سیزن پاس و باتڵ پاس و ئەوشتانەی هەبیتن شتە قۆڕانە کە هیچ پێ ناویست تاوەکو ئێستا ئەوشتانەی هەبیتن تاوەکو یاریەکە بە زیندوێتی ببینێتەوە پرسیاریان لێکرا کە ڕێینبۆ سیکس ئەکستراکشن لەگەڵ ڕێینبۆ سیکس سیج ئایا ئەکستراکشن بەشی دووەمی ڕێینبۆ سیکس سیجە یاخود ڕێینبۆ سیکسێکی نوێ دروست دەکەن یاخود ڕێینبۆ شتێکی نوێ دروست دەکەن وەڵام یوبیسۆفتی ئەوە بۆکەوە پلانیان نییە و ناشیانەوەی بەشەش کە دروست بکەن دەیانەوێت هەر ئەو یاریە ببینێتەوە بەردەوام ئەپدەیت توشتی نوێ لە بۆ زیاد بکەن کاتە چاوەڕوانی بەشەشی نوێ یاری ڕێینبۆ سیکس سیجی مەبن ئەکستراکشن یاریشی تەواو جیاوازە ئەوەیان تەواو جیاوازەوێت یەک لە مۆدەرەکانی پیسی هەڵسایەکەوە کارکتەری لیۆنی ناو یاریەکان ریزنیڤڵ بە تایبەتی ریزنیڤڵ چواری مۆدلی کارکتەرەکەی لیۆنی لە ریزنیڤڵ ساری هینایە لە ناو ریزنیڤڵ ڤیلجی تاقی دەکاتەوە بە کامێرە کەسی سێم وەروەها لە شوێنی کارکەری ئیتنی دانایە شتێکی سەرنجڕاکێشە بۆ کەسانی کە پیسیان هەیە حەزیان لە مۆدە حەزیان لە هاکردنی یاریەکانە بە چی دیاری دەکەن دەتوانن ئەو مۆدە لە بۆ خۆتان ئێستا لە ئینتەرنێت هەیە تاقیکەنەوە بەدەستکەوتنیش زۆر ئاسانە تەنیا بنووسن لیۆن ریزنیڤڵ ڤیلج مۆد لە گوگل یاشتا بنووسن مۆدەکە بە ئاسانی دۆزنەوە بە خۆڕایشە دەتوانن بە خۆتان سێتەپی بکەن بە لیۆن تەواو یاریەکە بڕین بەڵام دەنگەکەی هەر ئیتنە بەڵام شکلەکەی لیۆنە ئیڤنتێکی سەرنجڕاکێش لە بۆ یاریهی فۆڵگایزی بەرزتە کە منە و ماوەی خەریکم دەمەوێت سکینی ڕاچێت و کڵانکی وەربگرم کە بڕات ڕاچێتان کڵنگ ئەو ماوەی لەلایەن سۆنیەوە یاری نوێکی کە بڵاو کرێەوە خەڵکەکی زۆر حەز دەکاتن ئێستا هەردوو سکینی ڕاچێتی لە ناو یاری فۆڵگایز بەردەستە دەتوانن بۆ خۆتان لە ڕێگەی تاواکردنی چەند چالنجێک وەری بکرێن دوایین هەواڵشم بە باسی یاری گۆست ئۆف سوشیما ئیکی ئایلند بکەین یاخود گۆست ئۆف سوشیما دایرەکتەرز کات بکەین کە دوورگەیەکی نوێ زیاد دەکە بەناوی ئیکی ئایلند بڕیارە لە مانجی هەشت بڵاو بکرێتەوە لە پێشتر دەمانزانی کەەوە جین سەکای کارکتەری گۆست ئۆف سوشیمای پاڵەوانەکەمان دەتوانانی دەزە سەری ئاژەڵەکان بدە یاخود پێتیان بکە ویان لێ قسەیان لەگەڵ بکە یاخود چۆن دەڵێن ماڵیان بکە ئەو جارە جگە لە فۆکسی کە پێشترتەنیێت دەمانتوانی فۆکسی یاخود ڕێوی پێت بکەین ئێستا دەتوانین چەندین ئاژەڵی دیکەش پێت بکەین و بە فەرمی ئاشراکرای پێشتر ترێلەکان هەبوو بەڵام ێستا بە فەرمی دەزانینکەوە دەتوانین چەندین ئاژەڵی ماڵی بکەین بەڵام ئایا ئەو ئاژەڵان لەگەڵ دەبن لەگەڵ نابن و لێکسە دەڕۆن ناڕۆن ئەو شتانە نازانین هێشتا بە تەواوەتی بەڵام دڵێ زیاتر لە ڕێوی چەندین ئاژەڵی کەش دەتوانی ماڵی بکەیت لە ناو یاری گۆست ئۆف سوشیما دایرەکتەرز کاتی کە بڕیار دەمانجی هەشتبڵاو بکرێتەوە ئەو ڤێژنە نوێیە و یاریش بریتیە لە زیادکردی نەخشەیەکی نوێ وەروەها لە بۆ پلەیستێشن 5 هەندێک تایبەتمەندیشی بەردەست دەخەم مەسەن کەمکردنەوەی لۆد تایم یاریەکە بتە 4K 60 فریم زۆر بابەتی نوێتیدا بەڵام لە بۆ پلەیستێشن 4ش ئەو دوورگە نوێ و ئەو شتانە هەر بەردەست دەبن خۆشەویستانم ئەو خۆشەویستە بۆ براوەی دوایین $2 کە لەلایەن چەناڵی کاکە فەرمانەوە دابین کرا پیرۆزبای لێ دەکەم لە سناپچات بەناوی ژیۆ نۆ واتە ZHEO نەک 0O نامم بۆ بنێرە $2 خۆت دەبیتەوە ڕێز و خۆشەویستیم قوڵ بکەن چاوتان ماز دەکەم تا ڤیدیۆیەکی دیکە تکا دەکەم
دوگمەی لایک لە بیر نەکەم بۆ پژگیریکردنەوە ڤیددیۆ کە بەڕاستی تاکە پژگیری لە بۆ چناڵیژێت تەنیا داگرتنی دوگمەی لایک و سبسکرایبە تکا دەکەم لایککەن کۆمنت بکەن پژگیری خۆتان ئاشکرا بکەن خۆشەویستانم ببورن ڤیددیۆکەم بڵاو دەکەمەوە بەڵام ئیشاڵە تۆزە جەوەکە فێنکتربی بتوانم کارەبایەکەم تحمل بکە ڤیددیو زیاترتان لە بڵاو دەکەمەوە ئینشاءڵڵە ڕێز خۆشەویستم خوب بکەن تا ڤیددیۆی دیکە خواتان لەگەڵ